بینەرانی خۆشەویستی بەرنمەی کۆمەڵە و هەڵسوڕاوان سڵاوم کاتتان باش ئەسعاد ڕستەمیم خۆشحاڵم کە لە یەکێکی تر لە بەرنمەکانی کۆمەڵە و هەڵسوڕانەوەوانەوە دێنە خزمەتەوەی خۆشەویست و لە بەرنمەی ئەم جارەماندا بە لە بەرچاوگرتن ئەوەی کە بەرەوپیری ئەوەڵی مانگی مەی یان یەکی ئەیار ڕۆژی جیهانی چینی کرێکار ئەڕۆین بەم بۆنەوە لە بەرنمەی کۆمەڵە هەڵسوڕاوانەوە کۆمەڵێک بەرنمەی تایبەت بەم ڕۆژە پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکرێت لە ئەڵلقەی ئەم جارەی بەرنمەکەماندا داوام لە هاوڕێ بێهروزی ناسری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە لەگەڵمان بەشدار بێت و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە هاوڕێ بێهروز سەرەتا زۆر بەخێراتن دەکەم بۆ ئەم بەرنمەیە و یەکەم پرسیارم بۆ دەست پێکەم کە لە چه هەلومەرجێکدا دەچین بەرەوپیری ڕۆژی جیهانی چینی کرێکار سلااو کاکس ئەجیانە و کاتت باش هیوادار و ساغ و سلامت بی سلااو هەیە بۆ هەموو هاوڕانی تشکیلاتی کۆمەڵە و هەموو فعالینی سیاسی و هاوڕیانمان لە ناوەوە لە هەر شوێنێکە هەن هیوادارم کە هەموو لایەکتان ساغ و سلامت بن لە رابطە دەگەڵ ئەوەڵین پرسیارەی کە تۆ مەترحل کرد ئێمە لە چه شرایەتێکدا لە چه هەلومەرجێکدا بەرەوپیری ئەوەڵی مانجمێ دەڕۆین وەڵا قسە زۆر دەکرێت بکردێت ئێمە تقریبا هەندە لە مێژنێ واردی ساڵی تازە بووین ساڵی 1401 بەڵام ئێمە ڕقەمەکەی دەنەزەر نەگرین ئیدامەی هەمان ساڵی پارەکانەیە ئێمە کرێکاران و زەحمەتکێشان لە ئێراندا لە هەموو ساڵی ئێمە کتومانە وەختێکە دەکەوینە نزیکی ئەوەڵی مانجمێ دەڵێن ئەوەڵی مانجمهی ئەو ساڵێکی تایبەتیە و بە تۆری واقعیش هەروایە یعنی هەموو ساڵێکی تایبەتیە و ئەو ساڵش هەر ساڵێکی تایبەت ئەو تایبەتمەندیانی کە دەکرێت باسی بکردرێ مەجموعەن لە ناوەڕۆکی شرایەت و ئۆزا و ئەحواڵێکدایە کە کرێکاران و زەحمەتکێشان تیدا ژیان و مبارزە دەکەن ئێمە لە پارێکانە ساڵی ڕابردوو یەشێک لەو معزلاتی کە کرێکاران و زەحمەتکێشان بە تۆری کولی جامعی ئێران و کوردستان و نەفقەت جامعی ئێران بەڵکو تەواوی دنیا دەگەڵی دەرگیر بوو کە لە 2 ساڵی ڕابردوودا دەستی پێکرد بوو مەسلەی ویروسی کۆرۆنا بوو و کە ویروسی کۆرۆنا بخۆی داستانێکی تەفسیری هەیە و ئێمە لەسەر ئەو تەلەڤیزیۆنەشدا یەکجار زۆر باسی کردراوە ئەخبارەکانی بڵاو بۆتەوە ئەوەی کە خەڵک لە نەتیجەی ئیشاعە و پەرسەندنی ویروسی کۆرۆنا دەچ شرایەت و مۆقعەتێکدا قراریان گرت چۆن لە مەعرەزی ئەو ویروسەدا قراریان گرت ئەوە لەلایەکی دیکەوە ئێمە دەوڵەتی جمهوری ئیسلامی و سیاسەتەکانی دەوڵەت دێن مشاهدە دەکەین مشاهدەمان کرد کە چۆن نامەسئولانە لە مقابل ئەو خەڵکەدا بە جوڵاوە بەرخوردی کرد شرایەتی دەورانی کۆرۆنا شرایەتێک بوو زۆر تایبەتی خۆی باتەوجبەوەی کە تەسیری دانا لەسەر حتا ژیانی و کاری خەڵک زۆر خەڵک بێکار بوو زۆر خەڵک مەجبور بوون کارەکانیان بەرنەوە ماڵێ و بەڵام ئەوە دەشرایەتێکدا بوو کە دەوڵەتی جمهوری ئیسلامی مەسئولیەتێکی لە قیبالی تەأمینی نیازمەندیهای مادی ئەو خەڵکە بەعودە نەبوو ئێمە مەسەلەن ئەمە لە دەورانی ساڵهای ڕابردوودا زۆر بیستمانە کە مەسەلەن هەتا دانش ئامۆزان کە دەبوو نەچنەوە مەدرسە بەڵام لە ماڵێدا ئامۆزش ببینن لە ماڵە تەحسیلەکانیان بکەن و بۆ کە ئەوە بکەن احتیاجیان بە ئەبزار بوو و ئەبزارەکەش ئینترنت بوو کامپیوتەر بوو یا ئایپەد بوو یا لانی کەمەکەی مۆبیلێکی باش بوو کە بتوانێت لە طریق ئینترنێتەوە ئامۆزش ببین زۆر کەس دایک و بابان نەیان بوو کە ئەو وەسایلە لازم و زەروریە بۆ ئامۆزشی منداڵەکان تەهیە کرد ئێمە زۆر خەبەری ناگوارمان ویست مەسەلەن بەحسی کۆرۆنا بەخۆی بەحسێکە هەمزەمان شرایط و موقعیتێک کە جمهوری ئیسلامی لە تووری ساڵیانی ڕابردوودا دەگەڵی مواجه بووە دەگەڵی جمهوری ئیسلامی بە بحرانەوە هەم هاتە سەرکار و هەم ئیدامەی حیاتی واقعا سەرکوبگەرانە و نیگریسی خۆی هەر بە بحران شەوە ئیدامەدا
و ئەو جگایی کە مەسەلەن شرایطی ئێران ئێمە من دەتوانم داوا بکەم کە بڵم هیچ وەخت متعارف نەبوو بەڵام نامتعارف بوونی تبدیل بە متعارف کرد یعنی ئەوەی کە شرایطی بحرانی متلاتم پرتەحول ئەوەی کرد بە سیمایەکی زۆر هەمیشەجی ئێران لەلایەکی بۆیە ئێمە دەگەڵ حکوومەتێک مواجه بووین و ئێستاش هەر مواجهین کە ئێستاش لە سەرکارە جمهوری ئیسلامی کە لە ئەرسەهای مختلفدا قابلی بەحسە قابلی بەڕەسێ جمهوری ئیسلامی و ڕوویکردی و سیاست و عملکردی نسبت بە کۆمەڵانی کار و ژیان و حقوقی کرێکاران و زەحمەتکێشان ئەوە لەلایە جمهوری ئیسلامی لە رابطەی لەگەڵ دەوڵەت‌های دنیا ئەوە لایە جمهوری ئیسلامی و مەسلەی هەم بحرانسازی و هەم ڕێگا حەل دیتنەوە بۆ مەهاری بحران لە تەریقی دخالەتکردن لە وڵاتانی دەوروبەر و تیارکردنی هێزهای نیابەتی و ئەوانە هەمویان مەجموعەیەک مەسائلن کە دەگەڵی دەتوانین بەحسی بکەین و کۆی کەمەوە ئەوە دەبێت کە کرێکاران و زەحمەتکێشان لە شرایطێکی زۆر زۆر تایبەتیدا کار و ژیانیان کرد لە ساڵی ڕابردوودا ئێمە هەمزەمان دەتوانین داوا بکەین کە قودرەتی خەریدی خەڵک زۆر هات دابەزی هاتە خوارێ و دە شرایطێکی زۆر ناخۆشی اقتصادی سیاسی و اجتماعیدا قەراریان گرتو ئەگەم بمێت تۆسیفی وەزعیەت بکەم وەزەکە ئاوە تۆسیف دەکەم بەڵێ بڵێ پێم باشە ئەوەت لێ پرسمیان ئەوە زیادکەین بۆ بەشەی لە قسەکانمان ئەویش ئەم ساڵی ڕابردووە بۆ چینی کرێکاریە بۆ چینی کرێکار بەگشتی دیارمەبەستن لە ئێرانە چۆن گوزەرە لە حازی خەباتی ئەوانەوە لە حاز بەرەو پێشچوونەکانیانەوە لە حازە و خەباتەیە کە لە مقابل سیستمێکی سەرمایهداری و ئیسلامی لە ئێرانە کە هەیە لە بەرامبەرکێ لەگەڵ هەر بوونە خاستە و هەر جۆرە داواکاری کرد لایەن کرێکارانەوە بەکرا و بە ئیسلاح حاڵەتێکی ئەمنیەتی و کێشانی ئەوە بەرەو مەسایلی ئەولاوەتر ئەقدامیانە کرد پێم خۆشە لەو بارەیشەوە گەر بکرێ تێکمان یەشێک لە تایبەتی مەندەکانی جامعی ئێران بە تۆری کولی ئەوەیە کە جامعی ئێران وەکو جامعەیەشی چەند بۆعدی تەرکیبی مرەکەبە ئەمە ئەو بەحسەی لە جوابی پرسیاری ئەوەڵ دەکەوتم سەحی ژیانی خەڵک ئاوایە دابەزیوە و ئەو دابەزینە نەتیجەی تەحمیلی سیاستهایی کە جمهوری ئیسلامی لە ئێراندا بەسەر ئەو خەڵکیدا داسەپاندەوە و بە وجودی هێنا ئەوە فقط بەشێکە لە تەسویر بەشیشی دیکەی زۆر مهم واکنشی متفاوت و متنوعی خەڵک بۆ بە تەوری عام نسبت بە وەزعیەت خەڵک بە وەزعیەتێک کە تێدا قراريان گرت یعنی وەزعیەتێک کە پێیان تەحمیل کراوە بۆیان بە وجود هێنراوە هیچ وەخت ڕزایەتیان نەبووە و ئەکسەریەتی خەڵک قسە لەسەر ئەکسەریەتی خەڵک هەمیشە محتەرز بوون هەمیشە ناڕازی بوون و لە نێو ئەو ئەکسەریەتە خەڵکەدا ئەگەر بمان هەوێ مشەخەستری کەینەوە ئێمە ئەو دەمەکانە واردی مباحثاتی بزوتنەوەهای مختلف دەبی بزوتنەوەی کێکاری احترازاتی معلمین احترازاتی بازنشستگان احترازاتی ژنان مجموعەن ئەوانە سیمای مبارزاتی و احترازی کرێکار و زەحمەتکێش جنبشی کرێکاری و عليه وضعی موجود نیشان دەدە على رغم ئەوەی کە وەزعیەتەکە بزوتنەوەی ئێمە بە پانایی ئێراندا بە مقیاسی میلیۆنی ئێمە لە زۆر جێگادا شکستمان خوارد لە زۆر جێگادا شرایطێکی نالەبار پێمان تەحمیل کردرا بەو جنبشە بەڵام هیچ وەخت نەسرەوت هیچ وەخت دەنجی خۆی هیچ وەخت سکوتی نەکرد هەمیشە احترازی کرد هەمیشە لە مەیداندا بوو و تێدەپۆشا بە شکلێک لە ئەشکال نارضایەتی خۆی لە ئەبعادی مختلفدا نیشان بدە ئێمە لە تووری ساڵیانی ڕابردوودا ئەگەر بمان هەوێ ئاوا زۆر کورت و مختصر ئیشارەی پێ بکەین دەگەڵ مبارزاتێکی وەسیع جەسورانە و باشەهامەتی جنبشی کرێکاری لە ئەقسان نقاتی ئێران مواجه
ئەوە زۆر مهمە وەخواستەکانیشان بۆ عليهەیهی بێکاری بۆ عليهەیهی بێحقوقی بۆ عليهەیهی بۆ ئیزافەکردنی دەستمزد بۆ عليهەیهی فەسادی دەوڵەتی بۆ عليهەیهی سەرکوبگەری هەیەک بۆ کە جمهوری ئیسلامی هەمیشە بەشێک لە سیاست و ئەعمالی بۆ شعاری مەسەلەن زندانی سیاسی کرێکاری زیندانی دەبێت ئازاد کردرێ لە خیابانەکان لە نیو مەجامعی مختلفی کرێکاری و زەحمەتکێشیدا هەمیشە بۆتەوە بڵاو بۆتەوە یا بۆتە شعاری ئەو خەڵکە مثلەن ئەگە چاو لە سیمای محتەرزین دەکەی محتەرزین احتراز بەشێکی رادیکالیزەش بۆتەوە بۆ معنایەکە بەشێکی زۆری لە ژنان دەگەڵ ئەو مبارزاتەنە شان بەشانی کرێکارانی پیاو ئەوانش لە ئەرسەدا بوون ئەوانیش احترازیان کردو و ئەوان ئەو مبارزاتەیان تەخویەت کردووە باعث بوو کە ئەسەن ڕنگ و بۆیەکی قودرەتمەندانەی دیکە بەخۆی بگرێت لە بۆعدیشی ئیجتماعی لە بۆعدی ئیجتماعی دەکە ئەو مەسلەی زۆر مهم بۆیە مبارزە بووە ئێمە شاهدی مبارزەی بازنشستەکان بوون جامعەیە کە بازنشستەکانی بێتە خیابان و ئێعتراز بکە بۆ ئەوەی کە حقوقیان کەمە ژیانیان باش ناچێتە پێشێ ئەو جامعەیە بەشەریەت دەتوانێت علامەتێکی سوالی زۆر گەورە دابنێ لە مقابل ئەو جامعەیەدا کە چۆن ئیجازە بەخۆیان دەدەن ئەو حکوومەتە ئەو سیستەمە شرایطێکی ژیانێکی نالەبار غێری قابلی دیفاع بۆ مەسەلەن بازنشستەکان کە دەبێت ئیسراحەتێ بکەن بە وجود هێنان ئەوان هاتوونە خیابان لەوانەوە بگرە یعنی محتەرزین بە شرایطی موجود تیفێکی وەسیع بوجود دێنن و فراترە فقط لە جنبشی کارگەری اعتراضات عليه وضعی موجود فقط بە جنبشی کارگەری خلاصە نەبوتەوە باسەکەی منەوەی اعتراضات وەسیعترە و ئەخشاری مختلفی اجتماعی لەبەرگرت من جارێکم دەخێندەوە و دەڵێ مانگانە ئەوە ئەمە فقط سەرتیتەکەی دەڵێن بۆ ئەوەی کە گویایە مثلا دەڵێن مانگانە تعدادێک بینی 600,000 تا 700,000 نەفەر لە طبقەی متوسط دەپچرێ و دەچێتە ملحق دەبێ بە طبقەی ئەوەی کە گزارشەکە پێداڵە دەڵێت طبقەی فروداست من پێ دەڵم ئەرێ بەخەی کرێکار و زەحمەتکێش یعنی وەختێکە لە تەناسوبی خوایەشی کە لە سێ چواردەهەی ڕابردوودا لە سێ چواردەهەی ڕابردوودا بە وجود هاتووە و طبقەی متوسط بنا بە وەضعیەتێکی و شرایطی وەزیەتی نەفت و مەجموعەی جمهوری ئیسلامی بە وجود هێنا ئەو طبقە متوسطەش ئێستا دەستی تێوەردراوە و ئەوان ژیانیان وەکو خۆی نەماوە ئەوەکە بۆیە لەوان دەپسرێتەوە و بە خێلی کرێکار و زەحمەتکێش اضافە دەبێت بۆیە دەبێت بڵم ئەبعادی احتراز عليه سیستمی موجود عليه جمهوری ئیسلامی لە ئەرسەهای مختلفدا زۆر پانوبەرینە بە وسعەتی کۆمەڵانی میلیۆنی خەڵک لە هەموو ئێراندا ئەگەر مەسەلەن چاو لە زۆر لە تەحلیلەکاندا داوای لێبوردن دەکەم زۆری لە تەحلیلەکاندا باسی دەیمانگ و ئابان مانگی 98 ئەوان دەکەن دەڵێن زیاتر لە 100 شار ناڵێن مستەند هاتنە خیابان احترازیان کرد دەی سەدان شار لە سەراسەری ئێراندا ئەبعادێکی میلیۆنی هەیە ئەبعادێکی وەسیع هەیە بۆیە بەسەکەی منەوە یەک احترازات وەسیعە میلیۆنێ و ئەوە لە زەریاندایە هەوڕێ بێروز ڕژیم بەردەوام فشاری بەسەر هەڵسوڕاوانی کرێکاریەوە زیاد کردووە کەواز لە خەبات و تێکۆشانی خۆیان بێن و گۆشەگیریان بکات بە بەردەوام بینیمانە بە ڕەوانەکردنی زیندانیان بە بازداشتکردنیان بە دانانی وەسیقەهایەکی سەنگین کە بەو شێوە مقەیەدیان کە گیرۆدەی ئەویان کات کە گۆشەگیر بن بێدەنگ بن و هەموو ئەم پلان و سیاستانەی لە جەهەتەوە داناوە کە بەسلاح بەو ئەهدافەی خۆی بگات کە کرێکاران و بە تایبەت هەڵسوڕاوانی کرێکاری بێدەنگ کات لە مقابڵ ئەو پلانانەی کە لە دژی سفرەی بەتاڵی چینی کرێکار لە ئێرانە بەڕێوەی ئەبات
پێت وایە ڕژیم لەم پلانانەیدا سەرکەوتوو بووە پێت وایە توانی ویە بەو ئامانجانەی خۆی بگات من پێم وایە کە جمهوری ئیسلامی علی ڕغمیەوەی کە سیاسەتی سەرکوبی لە توولی چواردەهەی حیاتی خۆیدا هەمیشە بەشێکی لا یەتەجەزا بەشێکی جودایی ناپەزیر لە حیاتی ئەو ڕژیمە بۆ هەمیشە بردوویەتی بەڵام بەو سیاسەتە هیچ وەخت موفق نەبوو ئێستاش هەر موفق نەبوو ئەگەر جمهوری ئیسلامی لە سیاسەتی سەرکوب فشار بە فعالینی کرێکاری فعالینی سیاسی لە هەر بوارێکدا موفق بووبایە ئەلانەکانە ئێمە شاهدی وە دەبوون کە خەڵکێکی ترسا و مەرعوب غێری مبارزجوو لەگەڵ شرایەتێکی دیکە ئیجتماعی مواجه بوون بەڵام شرایەتێکی ئێمە لە ئێراندا مشاهدەی دەکەین دەیبینین دەیخوێنینەوە وە دەیبیستین شتێکی دیکە عکسێوەمە پێدەڵێن عکسێوەمە پێدەڵە کە دەڵێن ئەلا ڕەغمی ئەوەی کە یعنی وەزعیەتەکە ئەوەیە ئەلا ڕەغمی ئەوەی کە جمهوری ئیسلامی بە ئەشکالی مختلف سیاسەتی سەرکوبگەرانەی خۆی هەمیشە بەڕێوە بردووە و بۆ چاوترسانکردنی مەخصوصن فعالین جنبشی کرێکاری لە هیچ شتێک درێغی نەکردووە بەڵام 100% لەو سیاسەتی ناموفق بووە و شاهدی ئەو قسەیەش بازم اعتراضاتێکی وەسیعە کە هەمیشە بووە و ئێمە واردی شرایطێک بوون کە بەنسبەتی دەورانی ئینقلاب چەندین نەسل هاتۆ ڕۆیشتۆ نەسلی ئێستا کە دەگەڵ نەسلی ئێمە کە نەسلی ئینقلابین تەفاوتهایەکی تەبعەن هەیە ئەویژەوەی کە ئەو نسلێکی ئێستا لە جمهوری ئیسلامیدا ئەسەن متەولد بووە و ئێستا گەورە بووە و دەعینی حاڵشدا لە دنیای ئەوڕۆ دنیای ڕەسانەیی ئەوڕۆ هەم تاسیری وەرگرتووە هەم تاسیر وەردەگری هەم تاسیرش دادنێت تەبعەن ئەوە بە دەرزاتێکی زۆر جوانان خەڵکێک حتا کرێکارانێکی ئاگاه وشیار ئەگە بمێ مقایسەیەکەمەوە دەگەڵ مەسەلەن ساڵی 57 دەورانی ڕابردوو دەورەی ئینقلاب لە زۆر بوارەوە قابلی مقایسە نییە بەدلیلەوە کە خەڵک بەعام ڕۆشتێکی فکری فەرهەنگیان کردووە و ئەو ڕۆشتە فکری فەرهەنگیە ئەوەدا خۆنیشان دەدا کە قبول ناکەن زۆر شت قبول ناکەن زۆر شت علامەتی سوال دادنێت و ئەگەر یەک فعالی کرێکاریش مەسەلەن بگیرێ کەماکان مەکانیزمێکی ئیجتماعی کە هەیە کە اعتراض و مبارزە کەماکان هەر بەردەوام دەبێنێت دەهێڵێتەوە بەحسەکە لەسەرەوەیە کە ئەو خواست و ویستانەی کە خەڵک مبارزەی بۆ دەکەن ئەو نکاتەی کە مبارزە عەلەیهی دەکەن وەختێک کە تەبدیل بە پەدیدەیەکی ئیجتماعی بێ ئەگەر فلان فعال و فلان فعالی دیکەش هەتا دەستگیر بکردرێ بەڵام ئەو خواستە کە لە نێو ئیجتماعدا لە نێو جامعەدا بڵاو بۆتەوە ناتوانێت سەرکوبیکە ناتوانین لەبینی بر بالاخره ئێمە دەگەڵ ئەمسالێکت بۆ بێنمەوە مەسەلەن ئەگەر هەمیشە مبارزە مەکانیزمی خۆی هەیە مبارزە مەکانیزمی مبارزە زمانێک دەتوانێت کە قودرەتمەندانە بێتە گۆڕێ کە ئەو مبارزەی متشکل بەڕێوە بچێەوە تەشەکولێک لە پشتی ئەو مبارزەی بێ تەشەکولە یا تەشەکولهایەک سوخەنگویی ئەو مبارزەیە بکە دەی زۆر باشە ئەو مەسەلەن ئێمە دەڵێنەوە مثال دێنەوە کرێکارانێکی پێشڕەوی جنبشی کرێکاری بەشی نەفت و گاز و مەزمانەوانە ئیتلایەشیان سادرکرد ماوەی لۆکەش لەو ئیتلایەدا ئەوان باسی لانی کەمی دەستمزدیان کردبوو لەو ئیتلایەدا باسی ئەوە دەکەن دەڵێن لانی کەمی دەستمزد بۆ کرێکاران لە ئێران نابێت لە 15 میلیۆن کەمتر ببێت دەی زۆر باشە ئەو کەسەی کە دێنێ ئەو خاستە مەترح دەکە منزورم ئەو فعال یا ڕەهبەری کرێکاری ئەگەر حتا وەکوونێ دەوڵەت بێنێ ئەو یەک لەفرەش بگرێ بەڵام ئەو خواستە ئەو متالبەیە مادام کە مربوطە بە ژیانی کۆمەڵانی میلیۆنی بالاخره هەردەمێنێتەوە ئەو دەتوانێت کەسەکە بگرێ بەڵام ناتوانێت خواستەکە لە بین برێ و ئەو خواستە بەرحەقە لەلایەن کەسانی دیکەوە دووبارە وەک پەرچەم هەڵدەگیرێتەوە هەڵی دەکرێت بۆیە من ئەگەر بم هەیە زۆر کورت و مختصر خزمەتتۆ بڵم کاگەستەجان ئەوەی کە جمهوری ئیسلامی 100% لە سیاسەتی تحمیلی سیاسەتی ئەرعاب وحشەت ئیجادکردن بۆ چاوترسێنکردنی کرێکار و زەحمەتکێش بۆ جنبش‌هایی مختلفی ئیجتماعی موفق نەبووە و 100% لەوەی گولاوەش موفق نابێت بەڵێ
دەکرێت هەر لەسەر لانی کەمی هەفتە ساڵ 1401 کە خۆتانیشان ماژتان پێ بدات تۆزی زۆر تەمان بکەنە بڵێن کە ئەم ڕادە لە هەفتە جوابی چ جۆرە ژیانێک بۆ کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەت کێش لە ئێران ئاداتەوە. کاسە پێشەوەی کە من باسی ئەو باسە جوابی مستەقیمی پرسیارەکە بچمە ناوەڕۆکی لە پێم خۆشە بە یەک نوکتەی ئشارە بکەم بۆی کە بەرجەستەکەەوە وەزعیەتەکە. جمهوری ئیسلامی لە توولی هەمیشە لە حاڵی کەشمەکەشدا بووە، لە حاڵی ئیختلافدا بووە، مەخصوصن لەگەڵ جەوامە ئەوەی کە بیهێ ببێتە قودرەتێکی ئەتومی، بەوەی کە بیهێ ببێتە قەدەر قودرەتێک و هەمزەمانیش ئەو کەشمەکەشە بینی سەرمایه‌های مختلف، سەرمایه‌های منطقەی ئێران لە سەطحی منطقەدایە و لە عینی حاڵیشدا سەرمایە بینەلملەلی غەرب ئەوروپا ئەو بەحسانە بەحسی بەرجام ئەو کەشمەکەشانە هەمیشە بووە و لەو تەحریمانە و لەو وەزعیەتەی کە جمهوری ئیسلامی تێدا قەراری گرتووە هەمیشە ناڵاندوویەتی، هەمیشە وەکو بەهانەیەک وەکو مۆزوعی مەترحی کردو کە دڵێ ئێمە تحریم کردراون و لە نتیجەی تحریم زۆر شت مەسەلەن ئەگەر ببێتە بەحث بێتە سەر بێکاری تحمیلی بێحقوقی ئەوە خەتاکەی بێتە سەر تحریمی وڵاتانی غەربی. بەڵام ئەمن ئەو نوکتەیە بۆیە باز دەکەن کە دروست دەو شرایەتەیەدا جمهوری ئیسلامی کە ئیدعای فشار دەکا لە لەحاظی اقتصادی و بێپوڵی ئەوانەوە لە جمهوری ئیسلامی هیچ وەخت دەتوانی ئەو چواردەهەیەدا بێپوڵ نەبوو، بێ ئیمکانات نەبوو بۆ مسلحکردنی هێزەکانی ئەوەی کە پێ دەڵن نیابەتی. جا هێزهایە کە بۆ خۆی لە عێراق، لە سووریە، لە لوبنان، لە یەمەن لەوانە کە تیاریان دەکە هیچ وەخت بەحسی کەمبود، بەحسی بێپوڵی بێ ئیمکاناتی درافتە لەگەڵ ئەو هێزە نیابەتیانە کە ئەوزاعی منتەقەیان بە ئاور کێشاوە مەترح نەبوو. بەڵام وەختێککە دینە سەر کرێکار و زەحمەتکێش کاریان تامینکردنیان ئەو دەمەکانە مشکلاتیان دەست پێ دەکەن دەڵێن ئێمە نییە و وەزعیەتی اقتصادی ئاوایە و ئاوە. بۆیە دەمەوێت لە لەحازی ئەخلاقیەوە ئەوە بڵێم کە جمهوری ئیسلامی ڕاز ناکە حتا لەو بوارەشدا و دەیهوێ هەزینەی تەواوی بحرانها و هەزینەیە کە هەیەی حتا هێزهای نیابەتی تحمیل کا بەسەر کرێکار و زەحمەتکێشدا وە ژیانی ئەوە ینی ئەوە لایەکشت چی لەسەر مەسەلەی دەست مزدەکان هەر ئەو سیاسەتەی بگریت چاولێکە ئەمن تاوجگای کە دەگەڵێت سەر دەوڵەت مەردان و تەواوی ئەو خانەوادانە و کوڕان و کچانەی کە مەربوطن کروکسیە و مخاباتن جاوە لە حکوومەتین لە باشترین وڵاتەکانی دنیای غەرب تحصیل دەکەن، زندەجێ دەکەن، زندگیکی زۆر مجللیان هەیە و ئەسەن بە ئەوان بە دۆلار و بە یۆرۆ ژیان دەکەن و خەرج دەکەن. بەڵام وەختێککە دێتە سەر کرێکاری ئێمە خۆمان بە ریال و بە تمەن حساب و کتاب دەکردرێ ئەوش دەبێت شەڕێکی جانانە بکردرێ بۆی کە بە کرێکار و زەحمەتکێش بتوانێت لانی کەمێک ئەوەندە بەدەست بێنێکە پێدەڵێن بخۆرنەمیر بژی فقط بژیوێشی پیدا لەو بەحرانانە دیکە ئێستا هەیە گرانی زۆر بۆ بێکاریش تەبعاً هەیە. بەڵام حەقدەستێک کە وجودی هەیە هیچ وەخت تەناسوبی نەبوو دەگەڵ تەوەڕوم و گرانی و وەزعیەتیشی اقتصادی کە لە جامعەی ئێراندا بەر ئەساسی گفتەی خودی ئیتلاعیەی فعالینی کرێکاری لە ئێران بۆ ئەوەی کە خانەوادەیەک بیهەوێ زندگیەکی بخۆرنەمیر متەوەستی بێ متەوەست ناڵە سەحی سەرش بەڵام متەوەستێکی قابل دیفاع لانیکەمەکەی احتیاجی بۆیە کە 15 میلیۆن لانیکەمە حەقدەستەکە 15 میلیۆن یعنی بۆی کە بتوانێت بە ژیانرا. بەڵام ئێستا ئەو حەدەنی ئەوە ئێستا وەکوونی ئەگەر مەسەلەن تەواوی ئەو مەزایا و ئیمتیازاتانەی کە خودی دەوڵەت دێنێت حسابی دەکەن هەمووان حیسابکەی حقوقی کرێکار لە 5 میلیۆن زیاتر نییە 6 میلیۆن زیاتر واتۆ ئەوە بێنە حیسابکە بە کۆڵێک ئەرقامی سەرسام ئاوەرێکە ئەو خەڵکە دەگەڵی موازی دەبێت دەبین بە هیچ شتێک ناکە. مەسەلەن یەشێک لەو شتانەی کە وای بە حاڵی ئەو کرێکار و زەحمەتکێشەی کە مستەئجرە کە ماڵی نییە مەجبور بچێت دەبێت چەند میلیۆن بدا بۆی کە بتوانێت ماڵێکی
بۆ چەند نەفرە بتوانێت چەند بەتاقە بکرێت یعنی کرێکارێک کە دەستمزدێکی مەسەرەن 5 میلیۆنە 4 میلیۆنە چۆن دەتوانێت ئەو هەزینە سەرسام ئاوەرە بدە من لەگەڵ کەسێک قسەم دەکرد دەیکوت تەواوی ئەو وەزعیەتە ئێمە فقط دەتوانین بڵێن ئێمە کار دەکەین بۆی کە بتوانین زیندگی ئیدامی زیندگی بدەین لە زۆرێک لە جوانبی مختلفی زیندگی لێیانداوە مەسەلەنەوەی کە تحتیلاتە سەردانی ئەولا چوونە کەمێک زەڕەیەک ئیسراحەتکردنە ئەوانە هیچیان نین هەمووی ئەوانە خەتای کردراوە یعنی مەسەلە خانەوادێکی 4-5 نەفەری بۆ ئەوە کە بتوانێت بە زیندگیش خۆی ڕابگە مەجبورە بەلانی کەمێک متەوەسل بێ یا قانع بێ کە بتوانێت زیندگیەکەی ئیدامە بدەین حیاتی ئیدامە بۆیە حەقدەستێک کە ئێستا لە جامعی ئێراندا قانونیە ئەو 5-6 میلیۆنە لەگەڵ زیندگیی واقعی کە خەڵک تێدا قراریان گرتووە ئەسڵەن تەناسبی نیە زۆر نامتەناسبە و لە عینی حاڵیشدا ئەگەر بکردرێت مەسەلەن مەطرح بکردێرەوە کە ئەو ڕەفیقانە فعالین باسییان کردو کە لە 15 میلیۆن نامێک کەمتر بێت جامعە دەبێت لەوە دیفاع بکە دەبێت لە دیفاع بکە بەڵام مشکلێکە ئێمە هەمانە مشکلەکە چیە مشکلەکە ئەوەیە کە چینی کرێکار و زەحمەتکێش لە بە پانایی ئێراندا و لە سەدحی 80 میلیۆنیدا ساحبی ئەو تەشەکولە کرێکاریە سەراسەریە نییە کە ببێتە سوخەنگووی ئەو هەموو خەڵکی فەقیر و هەژار و کرێکارە لە مقابل دەوڵەتدا لە مقابل کارفەرمایاندا و ئەوە تەشەکولی سەراسەری کرێکاران بێ کە بێنێ واردی مزاکرە بێ جا لەگەڵ هەر تەرەفێک بێ کارفەرمایە دەوڵەتە و بە قودرەتەوە لانی کەمەکەی لەسەر میز دابنێ بڵێ ئێمە لەوەی کەمترمان ڕازی نبینەوە مشکلەکە ئەوەیە کە ئێمە ئەو تەشەکولە سەراسەری پێ نەگەیشتین ئێستا نیمان ئەوەی کە جەریانی مبارزە احتیاجی بەوەیە ضرورەت ئیجاب دەکەن کە ئەو ڕەوتە بگرێ ئەو جەهەتە بگرێ کە فعالینی کرێکاری تێبکۆشن تەبعەن من ئەو ئیجازەیە بخۆم نادەن کە بڵم وابکەن من زۆرتر دەسەدی تەحلیلیدا قسە دەکەم کە مەسەلەن ئەو جەهەتە وجودی هەبێ کە مناسباتێکی دۆستانە ڕەفیقانە ارتباطی پێکەوە بگرن بۆ ئەوە کە لە بەخشەهای مختلفی جنبشی کرێکاری لە کوردستانەوە بگرێت تاوەکوونە ئەهواز و شیراز و ئابادان و ئەو جگانی کە مەجامعی مهم و گەورەی لێ فعالینی کرێکاری لێ لە چوارگۆشەی ئێراندا شەبکەیەکی ارتباطی پێکەوە سازکەن ئەو لەو شەبکەی ارتباطیدا تەقویەتی یەکتر بکەن پێکتر دانیشتن مهمترین مەسائلێک کە ئەوان دەگەڵی مواجهن بیخەنە بەرباس و لێکۆڵینەوە وە ڕێگا حلێکی دەستە جەمعی ببینەوە بۆ ئەو شتە بۆ ئەو مۆعجزە گەورەی بەحسەکەی من ئەوەیە کە من جامعی ئێران ڕەنج دەبا لەوەی کە کرێکاران تەشەکولی سەراسەری خۆیانیان نییە و ئێمە دەبێت هەمیشە ئەوە تکرارکەینەوە دەنا وەزعیەتەکە زۆر نالەبارەوە پاڕە بەروز قسەتان ڕوو بە کرێکاران و هەڵسوراوانی کرێکاری لە ڕۆژەکانی چوون بەرەو پیری ڕۆژی جیهانی کرێکاردا چییە پێتان وایە لەم شەرایەتە کە ئێوە بەشێکیتان باس کرد و لە شەرایەتێکە کە چینی کرێکار ها لە مبارزەی دەستەویەخا لەگەڵ سەرمایەداران و خاوەنکاران و ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ دابینکردنی نانی ناوسفرێ خۆی لە یەکی یاری ئەمساڵدا لە ئەو ڕۆژاکە وەکو هێزێکی مشخص یان وەکو تەبقەیەکی مشخص دێتە سەر شەقامەکان و لە بۆنەوە مەراسمە جۆر بە جۆرەکاندا بەشداریەکات پێت وایە یان قسەت ڕوو بەم چینە ڕوو بەم هەڵسوراوانە چی ئەمەگە لە جەمە و کوڕ کۆمەڵێکدا قرار بگرم کە پێکەوە ئاوادانیشن قسە و باسی ڕەفیقانە بکەین و بڵێن چ بکەین لەسەر خاڵهای مختلف تەبعەن تاکید دەکەم و مەطرح دەکردرێەوە بانشی ئەو خاڵانە یەکیان ئەوڵین خاڵەوەیە کە ئەگە بمە ئاوە کۆی کەینەوە ینی
بنا بە ئەوزا و ئەحواڵێکی عمومی کە تێتا قرارمان گرتووە ئەوژەوەیە کە بڵێن هاوڕێن هەمومان دەزانین هەر حرەکەتێک بۆ ئەوە کە هەر ئاڵوگۆڕێک بە وجود بێ دەبێ قدرت وجودی هەوێ دەبێت بە قدرەتەوە بکەین و قدرەتیش ئیمکانی نییە کە بە وجود بێ مادام کە تەشەکل وجودی یعنی تەشەکل و قدرت و ئاگاهی ئەوانە مەقولاتێکن کە ارتباطیان لەگەڵ یەکتر هەیە دەی بۆەوەی کە ئێمە دەو جەهەتەدا حرەکەت بکەین احتیاجێکی زۆر نان و ئاوی هەیە یعنی دەدەوێت کە بڵم کەلیمەی زەروری بەکاربرم بڵم نان و ئاو یعنی حیاتیە کە مەسەلەن کرێکاران و زەحمەت کێشان بە هەر زمانێک و میلیەت و ڕنگ و پێستێک کە لەو چوارچەوەیەدا ئێستا من لە مەرحەلەی ئەوەڵدا چوارچەوەی ئێرانم مەدەنەزەر کە ژیان دەکەن کار دەکەن ئەوانە لەگەڵ یەکتر ارتباطیان هەبێ ئەوانە لە یەکتر حیمایەت بکەن یعنی مەسەلەن مەسەلەن یەکێک لەو مەوەردانەی کە جنبشی کرێکاری لازمە ضروریە لە ئەوەڵی مانجیمەی ئەو ساڵشدا بەحس کردرێ مەسەلەن هەڵوێزگرتنێکی جانبدارانە مدافعانە نسبت بە تەواوی کرێکاران و زەحمەتکێشانی ئەفغانستانی کە لە ئێراندا ژیان دەکەن مەسەلەن ئەگەر بڵێنەوە ئەو خەڵکە فەقیر و هەژارێکی ئێستا هاتووت لێرە ژیان دەکەن لە پنای ئێمە بەشێکە لە ئێمە بەشێکە لە جنبشی کرێکاری ئێمە و دەعینی هەڵدا نە دەوڵەت نە کارفەرمایان نە هیچ ناسیۆنالیستێکی عەزەمەت تەڵەب حەقیان نییە کە مشکلاتێکە ئەوان بۆ جامعەیان پێکێناوە بێنن بڵێن وڵا خەتاکەی ئەفغانستانەکانن و کرێکاران مخەسری هەموو بێکاری و بەدبەختی و ندامەت و موسیبەتێکی ئیجتماعی اقتصادی و سیاسیە کە لە جامعەی ئێراندا وجودی هەیە مستەقیمەن حکوومەتی جمهوری ئیسلامی و کارفەرمایانی فاسدی ئەو حکوومەت و نظامن نەکرێکارانی ئەفغانستانی بەنگلادشی عێراقی ساری وڵاتەکان ئەو نکتەیەکی فوق العاده مهمە ئەو نکتەیە دەزانین چۆن ئەوەڵی مانجمێ یەکێک لەو ڕۆژە ئیستثنائیانەیە لە سەرحی دنیادا کە ئەنتەرناسیۆنالیزمی کارگەری دەو ڕۆژەدا گوڵ دەکا یعنی هەموو کرێکاران لە هەموو شوێنێک دێنە دەرێ بەبێ ئەوەی کە کەس بەحسی زمان بکە بەحسی ملیەت بکە بەحسی مەزهەب بکە پس دەر نەتیجە ئێمە لەوە بیکەین بە فرسەتێکی باش ئیستفادەی لێ بکەین بۆەوەی کە ئەوەی کە پێم وایە کە هەمیشە دەڵم ئەنتەرناسیۆنالیزمی کارگەری سۆسیالیستی ئەوڕۆ لە ماڵەکەی خۆماندایە ئێمە دەبێ ئەوەی تەشخیص بدەین و دیفاع بکەین لە هەموو کرێکارانێکی ئەفغانستانی و کرێکارانی کە لە وڵاتانی دیکاتن ئەوە مەسەلەن یەکێک لەو خاڵانەیە کە هەمبەستگی نیشان دەدا هاو پشتی نیشان دەدا یا مەسەلەن یەکێک لە خاڵە مهمەکانێک کە ئەوانە هەموو بۆدی سیاسی من دوای یەک نکتە دەڵێم ئەوژەوەی کە ئەو بەحسەی من هەمووی ئەوانە جەنبەی قسەی هەیە جەنبەی پیشنهادی هەیە جەنبەی ئەوە نیە دەبێ بیکەن و نابیکەن کرێکاران و زەحمەت کێشان فعالین بۆ خۆیان تەشخیص دەدەن و بۆ خۆیان مختارن بەڵام لێگەرە بە بەحسای تێروتەسەلەکەی بکەین ئەوە نکتەیە بۆ یا مەسەلەن نکتەیەکی بە ئەندازەی دیفاع لە کرێکارانی ئەفغانی مهمە ئەوژەوەیە هەڵوێزگرتن نێکی جانبدارانە لە دیفاع لە ژنان و حقوقی ژنان ئێمە لە تولی ئەو ساڵ و ساڵەهای ڕابردوودا بە ئەشکالی مختلف شاهدی خشونەت و ئەنواعی خشونەت عەلەیهی ژنان بوو لە قەتڵیانەوە بگراتاوەکوونە ئەنواعیش دەی ئێمە محتەرزین بەوە ئێمە محتەرزین و ئەو ئیحترازە عەلەیهی ئەو حەق کوشیە عەلەیهی ئەو ئسحافاتە ئەو خشونەتە خۆشبەختانە فقط ئێمە ناگرێتەوە خۆشبەختانە تێفێکی وەسیعی ئیجتماعی هەیە کە عەلەیهی ئەو ستەم و بێحقوقی و ئەنواعی خشونەتان هەن دێ زۆر باشە ئێمە ئەوەی فۆرمۆلەکەینەوە و فۆرمۆلەکەینەوە و هەر نوع بڵێن هەمومان ژنیت بە بەوانایەشریک هیچ کەس حەقی نییە چاو ئەدێرەدا ئەمن لە پێشتری لە بەحسەهای پێشودا کردومە ئێمە دەبێت چاو لە بۆرژوازی کەین و زۆر شتی لە بۆرژوازی فێربین وەختێکە ناتۆ دەڵێ حملەکردن بە یەک وڵاتی ناتۆیی بە معنایەوەی حملە بە هەموو وڵاتانی ناتوەیە ئێمە ئەوەی بپێچینەوە هەڵی بیگۆڕین بەر ئەساسی منفعەتی خۆمان هەزنەوە تعرضێک بە هەر ژنێک تعرض بە ئێمە قبوڵی ناکەین دەر نەتیجە دیفاعکردن لە شخصیت لە حرمەت لە کەرامەتی ئینسانی یەکێک لەو شتانەیە کە ئەوە دەبی یا مەسەلەن عەلەیهی کودک هەمسەری عەلەیهی منداڵانی کار ئەو شتە مهمانن کە دەتوانێت ڕنگ و ڕواڵەتێکی ئازادی خوازانە دموکراتیک بدە لە پەنای سایری باقی خواستە بەرهەقەکانیان مەسەلەن یەکێک لەو شتانەیە کە لە وڵاتانی ئەوروپایی ئاوا دەکەن کە
من ئێستا واردی ماهیەتی تەشەکلهای کارگەری لە اتحادیای کارگەری لە ئەوروپا نابوو بەڵام ڕەوشەکانەوەی وەک ڕەوش ئەوان یەک دوو نوکتە بەدەستەوە دەگرن جا یا مەسلەی ئیجتماعیە یا بێهداشتیە یا مەسلەی مربوطە بە ساڵمەندان بازنشستگان بالاخره یەک دوو نوکتە زیاتر هەڵناگرن ئەوە دەکەن بە پەرچەمی ئەوەڵی مانجمەهی مەسەرەن ئەو ساڵی ئەو وڵات ئەوەی کە فعالینی کرێکاری لە ئێران بنا بە موقعیتێک کە تێدا قراریان گرتووە ئایا حەقدەست لە 15 میلیۆن کەمتر بێ ئەوە دەکەن بە یەکێک لە شعارە ئەسلەکانی ئەسلی ئەوەڵی مانجمەهی ئەو ساڵ یا ئەوەی کە شتێک دەکەن تەبعەن ئەوە تحلیل و لێکدانەوە و توافقی فعالینی کرێکاری لە محل ئەوە تەعین دەکە ئەوە دیاری دەکەن بەڵام بەحسەکەی منەوەی ئەلارەقمی ئەوەی کە کاملەنە لە حازی ڕەوشیەوە دروستە کە جنبشی کرێکاری ئێران نەچێ لیستێکی 15 بیزدانی بەڵکو وەکو بۆی کە لە قودرەتی بەسیزی ئیجتماعی بەرخوردار بێ دووسێ نوکتە بەرز کاتەوە و لە پەنای ئەوانەدا مەجموعەیەک شتی دیکە کە ئازادی خوازی و ئەوزی ئینسانیەتی نیشان بدە ئەوەش بێنن بەرز بکەنەوە بۆیە ئەوەڵی مانجمەهی ئەو ساڵ تایبەتیە بۆ تایبەتیە بەدلیل ئەوەی کە ئەگەر پارێکە و پێرارێکە ئێمە دەگەڵ مصیبەتی ویروسی کۆرۆنا مواجه بووی ئەو ساڵەکانە شەرشی پێیزاخە ئەمە لە بەحسەکانماندا باسی شەرشمان نەکرد ئەو شەڕێکە ئێستا لە ئۆکراین و لە رووسیەدا وجودی هەیە کە تەبعەن لە تەلەڤیزیۆنەکانی خۆماندا پێشتر زۆر باسی کردراوە کە مەسەلەن ئەوانەکە بەرحاڵ دەو شرایطیدا مەسەلەی مهمەوەیە لە شرایطێکدا کە ئێمە تێدا قرارمان گرتووە وە بێت تەشەکولی و هەمووی ئەو بەحسانی کە کردرا ئەوەی کە چهرەیەکی دموکراتیک جنبشی ئێمە جنبشی کرێکاری جنبشی کوردستان جنبشهای حەقخواز جاو لە دانیشتووی بگە تا ژنان هەتامەوە چهرەیەکی ئازادی خواز دموکراتیک حقوق محور احترام محور و احترام بە تەنەوعی بیرروبۆچوونهای جیاواز لە خۆی نیشان بدا دەتوانێت هێز کۆکاتەوە دەتوانێت هێزی لە بنەهاتوو هێزی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش لە ئێران و لە مناتقی وڵاتانی دەوروبەری ئێران ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان جنبشی کرێکاری ئێران بتوانێت بۆ خۆی کەمێک خۆی سەر و سامان بدا بەو معنایە کە بتوانێت خۆی کەمێک متحدکە و هەمزەمانیش فەوری شەبەکەهای ئرتباطی و هەمبەستەجی لەگەڵ کرێکارانی وڵاتانی دەوروبەری خۆی کە بریتین لە عێراق و ئەفغانستان و تورکیە و پاکستان و هندوستان زۆر خەوێ جنبشی کرێکاری تورکیە هەروە ئەوانە بێنن ئەوانە شەبەکەیەکی دۆستایەتی و ڕفاقەتی بە وجود بێنن بزانە ئەو قودرەتە دەبێتە چ قودرەتێک دەوڵەتەکان بە چۆکدار بۆیە من دوبارە ئەو قسەیە کە ئەوەڵی کردرا ئەوەڵی بەرنامە جنبشی ئەو ساڵ ئێمە دەشاراتێکی زۆر تایبەتیدا دەچین بەرەوپیری ئەوەڵی مانجمێەوە و تایبەتی بندەکانشی هەر ئەوزایەکە ئەوزاع و سەحی مبارزەی تەبەخاتیە کە ئێمە تێدا قرارمان گرتو و بۆی کە بتوانین ببین بە قودرەت احتیاج بەوەیە کە دەبێ ئاگامە لە یەکتر بێ ئازادمەنیش بین ڕۆحی گەورەمان هەبێ و تەشخیص بدەین لە چۆ لە یەکتر دیفاع دەکەین و دەبێت دەمەقابل چ شتێکدا ڕابوەستین کە هەموو هێزەکان بەسیز من عەلەیهی دوشمنی ئەسڵ بەڵێ زۆر سپاس دەکەم ڕێ بێروز بۆی کە پرسیارەکانی من داوە این پرسیارێک من نەماوە گەر لە کۆتایی یا وەکو دواوەتەی بەڕێستان قسەیەک هەیە یان لە جەمبەندی قسە و باسەکانتانە پێتان وایە دەبێت شارە بە مۆزوعی بکەن کاگە سەجێنەوە سپاس دەکەم مش زۆر سەرتان نێشێنم فقط دەتوان بڵێم ئەوەی کە ئێمە لە توولی ساڵدا دروستە ئەوەڵی مانجمێ یەکێک لەو ڕۆژە تاریخی مبارزاتانەیە کە لە سنەتی جنبشی سوسیالیستیدا هەیە ئێمە مەسەلەن ئەوەی کە مربوطە بە مبارزە ئەوە 8 مارسە ڕۆژی جەهانی ژنە چاو لە تاریخەکەی هەر ئەوەمان پێ دەڵێ ئەوەڵی مانجمێ ڕۆژی کرێکارەکە بۆ کەمکردنی ساعەتکار و باشترکردنی شرایەتی ژیانی کرێکاران دەستی پێکرد تاریخەکەی هەر ئەومان پێ دەڵێ و ئەو مناسبەتانە لە دنیای بحرانیدا لە دنیای متەلاتمی ئەوڕۆدا کە بۆرژوازی و ئەفکاری بۆرژوایی ئینفرادی مەنشی و خودپەرستی دەفکری خۆدابوون دەتوانم بڵێم تەوابعی فەرهەنگی
ئەو نظامەیە لە شرایطی ئاوەدا هەر نوع فعالیەتێک بۆ ئاڵوگۆڕ هەر نوع فعالیەتێک بۆ یەکگرتن هەر لەو فعالیەتێک بۆەوە کە ئەوزاع بگۆدرێ بە نەفعی کرێکار و زەحمەتکێش ئێمە دەبێ بەرەو پێشوازی بچین و ئێمە لە مناسبەت‌های تاریخی مثلەن ئەوەڵی مانجمێ استفادە بکەین و بڵێن هاوڕیانی کرێکار و زەحمەتکێش ئێوە بۆ خۆتان لە خۆتان دیفاع نەکەن هیچ قودرەتێکی دەوڵەتی و حکوومەتی لە هیچ کورد نایە کۆمەکتانکە نە غەرب نە شەرق نە رووسیە نە ئۆکراین نە اتحادیە ئەوروپا نە ئەمریکا هەمووی ئەوانە دەتوانن وە بوون تاریخە بوون متحدی جمهوری ئیسلامی بوون بەڵام عەلەیهی ئێوە هەموویان ئەوانە متشەکل دەبن پس کرێکاران و زەحمەتکێشانی ئێران و مەنتەخە و کوردستان و ئەوروپا و هەموو جگە ئێوە هەوای یەکترتان هەبێت و ئێوە لە یەکتر دفاع بکەن بۆ کە بتوانین مەراسمێکی ڕۆژەیەکی هەرچی باشکۆتر وەرگزار بکەین. بەڵێ زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامەیە منیش ئارەزوومەوەسە کە مەراسمی ڕۆژی جیهانی چینی کرێکار ئەمڕۆ ئەمساڵ لە سەر تاسەری وڵاتانی دنیا لەسەر گۆی زەوی کرێکاران بە هاتنە سەر شەقامەکان و داواکاری مافڕەواکانی خۆیان و بە محکومکردنی شەڕی سەرمایەداران کە تاوانە ئەسلیەکەی دەبێت کرێکاران بیدەنەوە هەر لە بە قەوڵی خۆت شەڕی رووسیا و ئۆکراینەوە بیگرا تا هێرشی ئەرتشی تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان هەتا هەموو ئەو شەڕخوازیانەیە کە لەژێر ناوی ناتۆ نازانم یان وڵاتهای مقابڵی ناتۆ یان بەگشتی وڵاتهای سەرمایەداریدا کە بۆ قازانج پەرستیەوە بۆ کۆکردنەوەی هەرچی زیاتری سوود و سەرمایە بۆ خۆیان لە تلاشان کە بەرزی بێنن بە هاوپشتی و یەکگرتووی کرێکاران بتوانن لە بەرانبەریاندا سەفی مستەقل و متحدی خۆیان دروست بکەن بە واداریان کەن بە پاشەکشە. سپاس دەکەم لە کۆتاییە کە بەشداری ئەم بەرنامەتە کرد هاوڕێ بێهروزی ناسری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا دیسان سپاس دەکەم. بەڵێ زۆر سپاس دەکەم بۆ تۆ و بۆ بینەران و بۆ هاوڕێنی زۆر سپاس. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان لێرەدا بەم شێوەیە هاتینە کۆتایی یەکێکی تر لە بەرنامەکانمان کە تایبەت بوو بە پێشوازی لە ئەوڵی مانگی مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار و هەر لێرەوەیەوە خۆشەویست ئاگادار دەکەمەوە کە هەتا هاتنی ئەوڵی مانگی مەی کۆمەڵێک بەرنامەی تایبەتمان سەبارەت بەم ڕۆژە دەبێت کە کۆمەڵێک لە هاوڕێیانتیا بەشداری ئەکەن کە هیوادارم جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت بۆ هیوایە کە ئەم بەرنامە جێگای سەرنجتان بوو بێت تا بەرنمەیەکی تر و کۆمەڵە هەڵسوڕاوانێکی تر ژیانێکی شاد و پڕ لە تەندروستیتان بۆ ئارەزوەکەم.